انجا دوایش کەکشەکەی تووشی ئەم دەردەسەریانە بێ باشە ئەنجایە ئەمە مەساوەڵاوە مێردەکەی پێی زانیوە پێشتر وای کردو بەشکم نەسیحەتێکی مێردەکەی بکەین ئێمەش هەزار جاری حراج بین کە نسیحەتی مێردەکەیەکەین بە ئاەت و بە حەدیث ئەڵێن لێی خۆش بە و تەوبەی کردووە و خواتەوە بەکاری خۆش ئەمانەڵەش نەکەی تۆ بکاتە بێدەنگەکە هیچ پێ ناوترێ ئەڵێ نەخێر نامێ ئەڵێ دەمێنیش نامێ تا ئێستا بە حەوەش گەنجماوە نسیحەت کردووە وای پێوتومەتەوە ئەنجا دوایش کابرا لە شوێنامەڵی وەڵا کێشەیە و کچەی منی پێ چارەسەر نەکرا با بە کچەکەی تۆ پەنچەرە خۆ من ڕۆنگۆڕ و پەنچەرچینی وایان والله وایان پێوتومەتەوە وڵی کابرا تەلەفۆنی کردووە وەڵا من بۆیە و کێشەیەم هێنا بۆتە وتیان ماوەساڵە زۆر زیرەکە چارەسەریەکە با بە کچەکەی تۆ زین چی کردووە یعنی ناچار بووم پێم وتووە جاری وا هەبووە تومە بڕۆرەوە لە کچەکە و پرسە چی کردووە مێردەکەی لە ڕووی نایە بە تۆ بڵێ ئەڵە چونکە یا ئەوە کوژێ یا خۆیە کوژێ وەڵا دوای کچەکەی پێی وتووە چی کردووە هیچ چی نەکردووە نەخۆی کوشتۆ ناویشی کوشتە زۆر احتیاطی بۆ بەلا چونکە بۆ ئەمی ژەمانە لە هەڵقەی ئەدیبێتی کچی خەڵک وای کردە دەی باکسەکەی منجێکی بێلەوان دوای تەسلیمی ئەمری واقعەکە بووە بۆیان کردووە تیا ژیاوە کە خۆی لە ئەسڵە خەیاڵە جابوی بەڕاستی کەم ماڵە بینی ئەمڕۆ دابنیشن بە دیار وتارەوە دابنیشن بە دیار دەرسەوە دابنیشن بە دیار قورئانەوە کەم ماڵە بینی خوشک و برا ئەمڕۆ مناقەشەیان لەسەر چی بێ بۆ نمونە خوشک و بران دانیشتون لەسەر سفرە مناقەشەیان لەسەر حەدیثێکە صحیح ضعیفە لەیز ماڵەکەوە بینی نییە مناقەشەیان لەسەر تەفسیرێکی ئاياتێکە ابن عباس وایتۆ لەبارەوە قەتادە وایتۆ مجاهید وایتۆ نابینی هیچ ماڵێ بینی مناقەشەیان لەسەرەوە بێ یا منافەسەیان لەسەرەوە بێ من دوو پەڕەم لەبەر کرد لە قورئان هیچ بڵێ من سیانەوە بڵێ من سێونی هیچ ماڵێ بینی بڵێ من ئەمڕۆ گوێم لەوەنە دەرزگرە و بڵێ ئەوەنە دەرزەوەنە دەرز بەڵام لە هەڵقە و فلیم و یاری و گۆرانیە ئەوە هەمویان ختم کردووە ئەبۆ شێوە جەهل بڵاو بێتەوە